باش وەکو باس لەوە کرد کە زۆرینەوانی کە دێنە لایەوە توشببووی شێرپەنجەن زیاتر ئافرەتان بۆچی ئافرەتان زیاتر تووشی شێرپەنجا بن؟ ئامارێکی ورد و دقیقمان لەلا نییە کە سەبەبی توشببوونی ئەو کەسانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە، بۆیە پێویستە کاتەوە بکەین لایەنە پەیوەندیدارەکان کە توێژنەوە بکرێت سەبارە بەم بابەتەوە ئامارەکان بە وردی کۆ بکرێنەوە و بۆی کە دیاری بکرێت سەبەبی توشببوونی نەخۆشیەکە بۆچی دەگەڕێتەوە. باشە تاوەکو ێستا لە سنووری گەرمیانە هیچ سنتەرێک هیچ نەخۆشخانەیەک تایبەت بە توشببوانی شێرپەنجە و پشکنین نییە. ئێوەکو ڕێکخراوی زریان چیتان کردۆ بۆەوەی سنتەرێک لە گەرمیانە بکرێتەوە؟ لە ئێستادا هیچ سنتەرێک نییە تایبەت بە توشببوانی شێرپەنجە بۆ ئەوی پشکنی پێشوەخسە بکەن بۆ نەخۆشیەکە. داوامان کردووە لە لایەنە پەیوەندیدارەکان کە سنتەرێک یاخۆ دقێکی خەسەقانەی وە هیوا بهێنرێتە ئێرە بۆەوەی کە پشکنینی پێشوەخسە بۆ توشببوانە بکرێت پێشەوەی کە بگێتە قۆناغی دواتر. ڕێکخراوی جران کە ڕێکخراوێکی NGOیە لە ساڵی 2010 لەسەر دەستی کۆمەڵێک ڕووکچی خۆبەخش دامەزراوە. ئامانجی ڕێکخراوەکە هۆشیاریدانە سەبارەت بە نەخۆشیەکە و هاوکاری مادی توشببوانی شێرپەنجەکە ڕۆژی دووشەمانە لە ڕێکخراوەکەیە ئەوانەی کە تووشی نەخۆشی هاتوون ناوی خۆیان تۆمارەکەن لە ڕێکخراوەکەمانە. ئاماری ساڵی 2024 کە لەلای ئێمە ناوی خۆیان تۆمار کردووە بەتابەتەوە کەسانێک کە بارودۆخی داراییان خراپە کە خۆی لە 361 توشببوو ئەبینێتەوە. باشە ئەو توشببوانە زیاتر ئافرەتن یاخود پیاون یا منداڵن؟ لە نێو توشببووەکانە ئافرەت و پیا و منداڵیشی تەیە بەڵام زیاتریان ئافرەتە. باشە ڕێژەکە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە سنووری گەرمیان داوانی کە دێن لایەوە خۆیان تۆمارەکەن ڕێژەکە زیادەکە ساڵانە یاخود کەمەکە؟ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکە ڕوو لە زیاد بوونە پێویستەکە بەجددیوە لێ بڕوانێ و کاری لەسەر بکرێ بۆەوەی کە زیاتر لەوە تەشەنە نەکات. باشە ئێوە لە ڕێکخراوەکە وەکوتە ساڵی 2010 دامەزراوە تاوەکو ئێستا چەند توشببووی شێرپەنجە لە ڕێکخراوەکەیەوەیە خۆیان تۆمار کردەوە هاوکاری کراون؟ هەتاوەکو ئێستا 1300 توشببوو شێرپەنجە تۆمار کراوە لە ڕێکخراوەکە و کات لە نێواندا زیاتر ئافرەتە. باشە ئێوە چیەکەن وەکو ڕێکخراوەکە بۆەوەی هاوڵاتیان وەکو باست کرد بە زۆربنەی توشببووەکانیش ئافرەتن بە تایبەتی ئافرەتان هۆشیار بکەنەوە بۆەوەی خۆیان بپارێزن لە توشببوون بە شێرپەنجە؟ ئێمە وەکو ڕێکخراوە ساوین بە هۆشارکردنەوەی تاکەکان بە تایبەتەوانی کە تووشی شێرپەنجە هاتوون ئەویش تەوعیەدانە سەبارەت بە نەخۆشیەکە کە ئێمە لەم ماوەی ڕابردووە چالاکێکمان ئەنجامدا بۆ 100 ژنی ماڵەوە کە باسی لە جۆری نەخۆشیەکە و چۆنتی خۆپاراستن لێ ئامانجیشمانەوەی کە لە داهاتووە بتوانین کاردی زیاتر لەسەر ئەو بابەتە بکەین و دووەم شتیش ئەوەیە کات سوشال میدیا بەکاربێنین بۆ بتوانین ڕێنمایی تەوعیەدان و خۆپاراستن بگەینە و کەسانی کە تووشی نەخۆشیەکە هاتوونیان ئەوانەی کە تووشی نەخۆشیەکە نەهاتوون بۆ ئەوەی کە پشکنینی پێشوەختە بکەن. وەکو باست کرد ڕێژەکە ساڵ بە ساڵ زیاترەکە لە گەرمیان تا چەند مەترسی هەیە کە ڕێژەی توشببوانی شێرپەنجە لە هەڵقشان نابێت؟ گەرمیان لەبەرەوەی ناوچەیەکی بازرگانیەوە ناوچەیەکی کە بیرەنەوتەکانی لێ و کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و پیسبوونی ژینکە و ئەو هەوا خاک و ئیتر ئەو ماوەدە کیمیانەی کە بەکارە هێندرێت زیاتر مەترسی هەیە و زیاتر ئەوم کە مەرزی پەروێزخانیشی لەسرە زیاتر مەترسی توشببوونی شێرپەنجە هەیە بەداخەوە کە ئێستا ئەوە ئەڵێم کە ڕێژەکەشی زۆر لە زیادبوونایە.